دەستگای داواکاری گشتی بە یەکێک لە دامەزراوە گرنگەکان دادەندرێت بۆ ڕوبەڕبوونەوەی گەندەڵی، بەڵام یاساناسان ڕەخنە لەو دەستگایە دەگرن کە وەکو پێویست بە ئەرکەکەی خۆی هەڵنەساوە. هەندێک لە هەنگاوەکان ناوەڕۆک یاساکان جێبەجێ کردووە. تۆڕی تارگێت بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی ستۆ بۆ دژە گەندەڵی بە مەبەستی دۆزینەوە ڕێگایەک بۆ زیاترکردنی دەسەڵاتەکانی داواکاری گشتی و بەهێزکردنی لێپرسینەوە و دەسەڵاتی یاسا لە هەرێمی کوردستان کۆنفرانسێکی ئەنجامدا. داوامان کردو کە دەسەڵاتەکانمان زیاد بکرێت کە ئێمە وەکو دەستگای داواکاری گشتی دەستگایەکی سەربەخۆ بین مالیەن و ئیداریەن هەر یانی سەر بە ویزارەتی عەدل بمێنینەوە داوامان ئەومان لێیان کردووە چاودێری بکەین بەسەر کەیسەکانە ئەوە یانی شتێکی داوای ڕەوامان کردووە بە پێی یاسا و بە پێی یاسای هەرێمی کوردستان بە پێی یاسای عێراقشە. زاڵبوونی هەیمەنەی هەردوو حیزبی دەسەڵات بەسەر هەموو دام و دەستگاکانی دەوڵەت دەستگای داواکاری گشتیشی لێبێبەش نەبووە. ڕەنگە هەر ئەمەش هۆکارێک بێت کە دەستگاکان نەیتوانیوە وەکو پێویست ڕوبەڕووی گەندەڵکاران ببێتەوە. یاساناسێکیش دەڵێت تا ئەو دەستگایە لە ژێر دەستی هەردوو حیزب دەرنەهێنرێت ناتوانێت کارەکانی خۆی بە تەواوەتی بکات. دڵنیاییەوە هەر خۆی گەندەڵکارەکان لەم دامەزراوانە بەهێزترن. ئەوانەی کە گەندەڵیەکەن کۆمەڵە گەندەڵکاری بچووک نین کە تا تۆ بە سکاڵایکی بچووک بیانگری یان دۆسەیە بیجۆڵێنی ئەمانە پشتیوانیان هەیە پیانەوترێ گروپ یعنی گروپی بەرڕەوەندیان پێوترێ ئەمانە مەساڵیحیان هەیە بڵاو بوونەتەوە بە هەموو جومگەکانی دەسەڵاتە باوەڕم وایە کە ئەم دامەزراوە ناکرێتەوە خۆ لە ناو دامەزراوەیەکە بەشێک بی لەوان سکاڵا لەوان بکەی هەر لە ڕووی یاساییەوە غەڵەتە یعنی تۆ خۆ سەر بە دەسەڵاتی جێبەجێکردنی سکاڵا بکەی لەوەی لە حکوومەتە چۆن نەویشتیوە ئەبێ خۆ دامەزراوێکی جیاواز بی لە نێوان ئەوانی دیکە بەڵانسەکە ڕاگری و سکاڵا بزۆڵێنی. دەستگای داواکاری گشتی بە یەکێک لە کۆڵەگە گرنگەکانی سیستەمی دادی هەژمار دەکرێت و چەندین ئەرک و کاری دادی و دادوەری لە ئەستۆدایە. بوون و پێکهێنانی ئەو دەستگایە لە کوردستان مێژوەکی درێژی هەیە پەیوەستە بە بوون و دامەزاندنی دادگاکان، بەڵام ئەوەی بووەتە جێگەی ڕەخنە یاساناسان. دەستگاکە تا ئێستا کار بە یاسای 159 ساڵی 1970 عێراق دەکات لە کاتێکدا ئەو یاسایە لە ئێستادا لە عێراق کاری پێ ناکرێت و بۆ ئێستای کوردستان گونجاو نییە. لەگەڵ ئەوەشدا لە ساڵی 2017 پەرلەمانی کوردستان یاسایەشی تایبەت بە کارەکانی دەستگاکە دەرکردووە، بەڵام تا ئێستا کاری پێ ناکرێت. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.